فمو خوشکە فاتیمە. مرحبا مامۆستاگیان. سەرچاوانم خوشکە فاتیمە. یاخواتە من درێژ بێ ئەو شە جوانانەی کە ڕوونیەکەیتەوە هەموو بینەرێک گوێویستی سەرێک جوانەکاتدا. خوا لە ڕازی بێ یا ڕەبی سوپاس خوا خێرت دەکەم. مامۆستاگیان دوو پرسیاری بچکۆلانم هەیە. حەز ناکەم درێژی پێ بم. مامۆستاگیان ئایا کە دەستنوێژی دەستنوێژ ئاوی دەستنوێژ ئەگری لە نوێژی سونەتی دەستنوێژەکەی ئەگەر لە پێشە دەموچاوە بەسڕێ قەی ناکە چونکە من دائما دەستم لە دەموچاومە زۆر ئەخوێ عەجمەکە ئەگەر فەڕ بێ. دووهەمیش پرسیارێکەمە تخوا دووبارەکەیەوە کە دەستنوێژ دەکەی کە دەستنوێژەگرم نوێژی سونەتی دەستنوێژ بکەم تۆ دەموچاوم ئەخورێ ناتوانم بە ئاوەکەوە زۆر دەستنوێژ بکەم ئایا لە پێشا بیسرم قەی ناکە یاخود نوێژەکەی پێ بکەم ئەوەی نوێژەکە بکەی دەموچاوت بەسڕی. بەڵێ پرسیار دووهەمیشم مامۆستاگیان من کە قورئان ئەخوێنم بە مۆبایلەکە ئەخوێنم بە گەورەیە لەبەر چاوم کزاو و کەلیمەکانی وازەحە غەڵەت ناکەم کتێبە قورئانەکەش بەرامبەر خۆم دائەنێم لە کاتی سوژدە برنا سوژدە بم بۆ قورئانەکە بۆ خۆی گەورە بڵێم ئەنجا دەستەکەم بە قورئان خوێنەکە قەی ناکە ئەوە غەڵەت نییە. یعنی تۆ مۆبایلەکەت لایە و قورئانەکەش بەرامبەرتە. بەڵێ آخر کاتی سوژدە بردنی تایە فەرخوای گەورە ئەسوژدا بم بۆ خۆی گەورە بە قورئانەکە ئەوە هیچ شێشەی بەسەر چاو نانی لە کاتی سوژدە قورئانەکە لە بەردەم تا تۆ سوژدە بۆ قورئانەکە نابێت بۆ خۆی قورئانەکە دەبێت. بۆ خوایە بم. بەڵام کەلامی خوای پەروەردگارە. وێنەیەک شتێک لە بەردەم تا بێ شتێکی خراپە بەڵام خودی موسحەفەکە قورئانەکە هیچ کێشەیەکی تێدا نییە. باشە مامۆستاگیان ئەی ئەگەر قورئانەکە دام بنێریە من ناتوانم زۆر هەڵسم نوێژی نیوەڕان بکەم یاخود نوێژێ بکەم قورئانەکە بەرامبەرمە قەی ناکە گوناح نییە. هیچ ئیشکالێک لەوە نییە کە موسحەف قورئان بەرامبەرت بێ و نوێژ بکەی. بەڵێ باشە زۆر سوپاس دەکەم مامۆستای بەڕێز. خوشکە باشەکەم دەست و چاو خۆش بێ وادار بێت دادەگیان خوان لەگەڵ بەسەر چاوانم. خاتو فاتیمە خوشکە فاتیمە دەڵێ کاتێکە دەستنوێژ دەگرم پێش ئەوەی سونەتی دەستنوێژەکە بکەم دەموچاوم دەخورێوانە وشکی دەکەمەوە بۆ کەسێک کە حساسیەتی لەگەڵا یان ئەکزیمایەکی هەیە هەر شتێکی وای هەیە زۆر ئاساییە باشتر وایە وشکی نەکەیتەوە بەڵام کە تۆ عوزرێکت هەیە کێشەیەکی پێستت هەیە خورانت هەیە هەر زۆری ئەتیادیە هەر زۆر ئاساییە لە نزیکترین کاتە دەموچاوت دەستت وشکەوە ئەمجا بڕۆ ئیسراحەت نوێژەکەت بکە یعنی سونەتی دەستنوێژەکەت بکەت بەو وشکردنەوەیە سونەتی دەستنوێژەکە لە دەست ناسێت چونکە تۆ عوزرت هەیە خاتو فاتیمە. ئەو پرسیاری یەکەمت ئەڵێ لە کاتێککە قورئان خوێندنە قورئانەکە لە بەردەمە سوزدە دەبم تۆ سوزدە بۆ قورئانەکە نابێت وەکو موسحەف سوزدە بۆ خۆی قورئانەکە دەبێت قورئانیش کەلامی خوا هیچ ئیشکالێکی لەسەر نییە. لە کاتێکە نوێژ دەکەی قورئانەکە موسحەفەکە گەورەیە و بەرامبەرت دانراوە هیچ ئیشکالێک لەوە دانێەوە زۆربەی ئیمامی مزگەوتەکان قورئان لە بەردەمیاندایە کە لەسەری دەخوێن و سوزدەش دەبەن و شوێنەدا چونکە ئەوە وێنەیەک نییە تەسویرێک نییە شتێک نییە کەسێک نییە مرۆڤێک لە بەردەمتانە قورئان و کەلام و موسحەفی خوای پەروەردگار هیچ کێشەیەکی لەسەر نییە.